بەڵێ کاکەیان تەنکەی ئەو 20,250 لە ماڵمایە 20 ڕۆژە خۆم لە شوەردووە خواوە قبوڵەکە کابەرزە وەلایەتە جووە وەلایەتە جووە نەخۆشم بۆ لێمە لاپرسن سەوزە فرۆشێکم کەمان داوی مەمای 150,000 بەشی دوو عیادەی من لاکە لە کارەبایە لە ئاوەیە ئەمە 20 دلار ڕۆژە خۆم لە شوەردووە بۆنی چلکم پیاوە کوژیە ئەمە ئەو گوێدە لەکوێیە ئەگەر گەنجێکی کە قسەمان بۆ بکە گەنجێکی ئامادە بێ لەسەر کێشەی قەزاکە فۆرمۆگەر ئازێت نەبێ بێتە ئێرەوە سەبارەت بە کارەبای نیشتمانی قەزاکەی ئێوە کە لە ڕووی کارەبای نیشتمانی و دابینکردنی کارەباوە چۆنە؟ وەڵی کارەبا سفرە با من حەزەکەم قسە لەسەرەوە کەم کێشەی ئەم خەڵکە لێرە وەساوە یەکەم کێشەی سیستەمە کێشەی ئاوە کێشەی کارەبایە کێشەی نەبوونی موچەیە خەڵک بێزار بووە من لێرەوە حەزەکەم پەیامی بووە ئەو پێشمەرگە برا پێشمەرگانە بنێرم کەوا لە بەرەکانی شەڕن لە کەرکووک لە شنگال لە بەرەکانی جەنگ داوایە لێکم لەوێ شەڕی داعش نەکەن وەرن سەرەتا شەڕی ئەم دەسەڵاتە بۆ گەنە بکەن شەڕی ئەم حکومەتە بۆ گەنە بکەن با لە پێشە ئەمان پاکەینەوە ئەنجاوەکو بڕۆین شەڕی داعشکەین و شەڕی عەرەبکەین ئێمە لە ناوەوە بۆ گەنمان کردووە ئەم دەسەڵاتە هەمیشە سەیرەکەی لە ژوورەکانە خەڵک بێزار بووە لەم پەرلەمانە بێزار بووە لە حکومەت بێزار بووە لە سەرۆکی وڵات بێزار بووە لەم وەجانە کەوا بەردەوام دووبارە ئەبنەوە خەڵک لەمە بێزارە بەڕاستی ینی من داوا لەو گەنجانێشەکەم کەوا لە ژوورەوەن ئێستا پلەی گەرما لە سەروی پەنجاوەیە با لە ژوورەوە نەخنکێن داوایان لێکم بێن لەسەر ئەم جار دەبا بخنکێن با لێرە نەبمرین باشترا تاوەکو لە ژوورۆ بمرین داوا لە گەنجەکانەکەم نەڕۆنەوە بۆ دەرەوەی وڵات با بێن لێرە نییە بمرن باشترا هەتاوەکوێ بمرن سواسانەکەم